خۆشحاڵ بووم کە جمجۆڵێکی باشە بینم گەرم و گوڕیەکە بینم لە هاوڕێیانی گۆڕان و هەواڵانی یەکێتی تۆزێ باسی ئەومان کرد کە ئەم ئینتیخاباتە چەند گرنگە بۆ کوردستان چەند گرنگە بۆ ناوچەیەکی وەکو دەربەندیخان کە چەندین ساڵە ئەناڵێنێ بەدەست چەند مەشروعێکی زۆر گەورە کە وەستاون کە مەشروعی ئاو ڕێگاوبان چوونێرەکان ئەمانە مەشروعی گەورە و استراتیژین کە چارەسەرەکەیان ڕاستە حکوومەتی هەرێمە بەجێبەجێ بکە بە سەرچاوەی پارەی ئەم مەشروعانە لە بەغاوە دابین نەکرێ بۆ ئەگەر ئێمە بەشە بودجەی خۆمان لە بەغاوە پێدابین بکرێ بێگومان ئەو پرۆژە استراتیژیانەمان بێ تەواوەکرێ بۆیە ئەمە یەکێک لە ئامانجەکان یەکێک لە پلانەکانی هاوپەیمانی کوردستان دابینکردنی موچە و بودجەیەکی شایستەیە بۆ کوردستان تامان بە یەکڕیزی نێوان گۆڕان و یەکێتی لە هاوپەیمانی کوردستان ئێمە ئەتوانین ئەم شەڕە بکەین ئەمەمان کرد بێگومان خزمەت گوزاریەکی زیاتر ئەگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان بێگومان خزمەت گوزاریەکی زیاتر بگەڕێتەوە چی ئەگەڕێتەوە سەقامگیری بۆیە ئەمە چوار پلانەکەی هاوپەیمانی کوردستانە یەکڕیزی موچە خزمەت گوزاری سەقامگیری سەردەمی مزایدە تەواو بووە نایخوا خەڵک لێت وەرناگرێ سەردەمیەوەی کە بیتە سەر مەنەسە و هات و هاوارکەی و قسەی زل بکەی و دروشم بازی بکەی ئەوە خەڵک ئەوەی ناوێ ئێستا خەڵک ئەوێ بزانێت چیت پێ ئەکرێ چۆنیش توانێت تەقیمت کا ئەوەیە کە چیت پێکراوە تاکو ئێستا